اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. لە سەر جەمعینە جیاوازەکاندا چەندین بۆنە و جەژنی جیاوازەیە کە لەلایەن شوێن کەوتەکانیانەوە ساڵانە بەرز ڕادەگیرێن و تیایدا بە چەندین شێوازی جیاواز خۆشی و شادی دەردەبڕن. لە ئاینی ئیسلامیشدا موسڵمانان دوو جەژنی تایبەتیانەیە کە بریتین لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. هەموو ساڵێک لە 10 زیلحیجەی کۆچیدا لە دوای بەجێهێنانی یەکێک لە پایەسەرەکەەکانی ئاینی ئیسلام کە بریتیە لە فەریزەی حەج، جەژنی قوربان بەڕێوە دەچێت کە لە 4 ڕۆژ پێک دێت. جەژنی قوربان لە خەوێکی ئیبراهیم پێغەمبەرەوە سەرچاوی گرتووە کە تێیدا خوددا لە خەوێکدا فەرمانی پێکردووە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ کە لە تەمەنی 80 ساڵیدا پێی بەخشیوە و زۆری خۆشویستووە با جۆرێ مێژوونوسان باشقی تاقانی باوک بۆ کوڕ باسی لێوە دەکەن. لە کاتێکدا پێغەمبەر ئیبراهیم دەیەوێت ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ، خوددا بە فریشتەیەکدا بەرانێکی بۆ دەنێرێت تا لە جیاتی ئیسماعیلی کوڕی سەری ببرێت و پێی ڕابگەێنێت کە ئیبراهیم پێغەمبەر لە تاقیکردنەوەکەیدا سەرکەوتوو بووە. ئەوەش بووە هۆی کۆتایهێنان بە نەریتی سەربڕینی مرۆڤ کە لەوە پێش مرۆڤایەتی بە مەبەستی نزیکبوونەوە لە خوداوەندەکان کوڕ و کچەکانیان سەردەبڕی. لە دوای ئەوەشەوە خەڵکی لە جەژنی قورباندا سەردانی گۆڕستانەکانیان دەکرد بە مەبەستی لێخۆشبوون کە تاوەکو ئێستاش وەکو نەریتێک ماوەتەوە. لە دوای بەجێهێنانی پەرستیشێکی دیاریکراو بۆیە موسڵمانان پاش بەجێهێنانی فەریزەی حەج ئەو جەژنە دەگێڕن. لە هەرێمی کوردستانیشدا بە درێژایی مێژوو بە چەندین شێوازی جیاواز زیادی جەژنی قوربان کراوەتەوە. لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیان بە مەبەستی پیرۆزباییکردن لە یەکتر لە جەژنی قورباندا لە شارێکە و دەچوونە شارێکی تر. بەڵام لە ئێستادا یادکردنەوەی ئەو بۆ نێژوەک و بۆنە جیاوازەکانی تر گۆڕانکاری بەسەرداتەوە بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدانانی پۆستێکی جەژنە پیرۆزە لە فەیسبووک پیرۆزبایی ئاڕاستەیی یەکتر دەکەن. هاتنەوەی جەژنی قوربان لە کاتێکدا یارەمی کوردستان بە قەیرانێکی داراییدا تێپەڕ دەبێ. هەر بۆ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان داوای لە حاجیانی هەرێم کرد لە جیاتەوەی لە مەکەدا قوربانی بکەن کە سوکارەکانیان ڕابسپێرن لە هەرێمی کوردستاندا قوربانیان بۆ ئەنجام بدەن. ساڵانە لە سەرانسەری جیهانەوە بە ملیۆنەها موسڵمان بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەج ڕوو لە مەکە دەکەن و لە ئەم ساڵیشدا لە هەرێمی کوردستانەوە 3650 کەس بۆ مەبەستا ڕوویان لە مەکە کردووە. بە مەبەستی پاراستنی گیانی هاوڵاتیان و ڕێخستنی مەراسیمەکە ساڵانە ڕێوشوێنی ئەمنی تون لە شارەکە دەگیرێتە بەر و ئەم ساڵیش 5000 کامێرەی چاودێری دانراوە لەگەڵ بڵاوکردنەوەی 100,000 پۆلیس و هێزی ناوخۆ لە ناوچە جیاوازەکاندا. هەموو ساڵێک لە ڕۆژی عەرەفەدا واتە ڕۆژێک بەر لە جەژنی قوربان بەرگی کەعبە دەگۆڕێت کە نزیکەی 8 مانگی دەوێت تا ئامادە دەکرێت کە 700 کیلۆگرام لە ئەوریشم و 120 کیلۆگرام لە مس و ئاتونی تێدا بەکاردێنرێ و بڕی 22 ملیۆن ریاڵی سعودی تێدەچێت کە دەکاتە 5 ملیۆن و 700,000 دۆلاری ئەمریکی. بۆی جیاوازی ڕۆژمێری زاینی و کۆچیەوە لە ساڵی 1970 تا ئێستا ئەوە یەکەم جارە جەژنی قوربان لە دەستپێکی وەرزی پاییزدا دەبێت و لە ساڵی 2050دا جارێکتر لە هەمان کاتی ئێستادا جەژنی قوربان و مەراسیمی حەج بەڕێوە دەچێت. زانایانی بواری فەلەکناسیش ئاماژە بەو دەکەن لە ساڵی 2039دا واتە لە یەک ساڵی زاینیدا موسڵمانان دوو جار مەراسیمی حەج بەجێ دێن و دوو جەژنی قوربانی تێدا دەبێت. بەرەم ساڵح NRT